لە کالیفۆرنیا لەدایک بووە و لە مەکسیک ژیاوە و ئێستا لە بەریتانیایە. خاوەنی چەندین بڕوانامەیە، خاوەنی ماستەر و دکتۆرایە. هانا خاوەنی جا فاوندەیشنە بۆ پەروەردە و فێرکردن لە ساڵی 2013ەوە دامەزراوە. سوودی گەیاندووە بە 120,000 کەس. پەیامی ئەوان فێرکردنی زمانی ئینگلیزیە بۆ کۆچبەران و هەژاران لە پێناو ئاشتی و ژیاندۆستیدا پڕۆژەکانیان ساز کردووە. لە ئێستادا خاوەنی 7,000 خۆبەخشی چالاکن لە جیهاندا. یەکەمین فیستیڤاڵی کوردی لە مەکسیک ساز کردووە. لە چەندین کۆنفرانسی نێودەوڵەتیدا بەشداری کردووە. لە بەرنامەی تێد تۆکسدا باسی پڕۆژە و هەوڵەکانی خۆی دەکات بۆ 7 زانکۆ و خوێندنگە لە جیهاندا. ئێستاش میوانی زایاڵەیە. هانا خانم خاتت باش، بەخێر بێی بۆ دەنگی ئەمریکا. چۆنی باشی؟ زۆر سپاس دەکەم هەربژی. هانا خان، تۆ خاوەنی چەندین بڕوانامەی ماستەرت هەیە، دکتۆرای فەخریت هەیە، هاوکات بەکەلۆریۆس لە بواری هونەر و وێژە و دەروونناسی و زانستی تاوانەکاندا لە زانکۆکانی کالیفۆرنیا، سۆربۆن، هاوکات سۆربۆن لە پاریس و هاروارد. ئێستاکە وەکو تۆ خاوەنی ئەو هەموو بڕوانامەی، ئێستاکە سەرقاڵی چین؟ زۆر سوپاس. Well, I actually use all my educational background for good. I have a charity called JA Foundation for Education where I help immigrants and refugees. لە ڕاستیدا باگراوندی پەروەردەییم بۆ کاری چاکە بەکاردەهێنم. ڕێکخراوێکی خێرخوازیم هەیە بە ناوی ڕێکخراوی جاف بۆ پەروەردە کە هاوکاری پەنابەران و ئاوارەکان دەکات بۆ کاروباری پەروەردە. جا زۆربەی کارەکانم کاری پەروەردەییە و هەروەها ئەنجامدانی کۆنفرانسە بۆ وەرەو پێشبردننی هۆشیاری تا خەڵکانی تریژ یارمەتی خەڵکی تر بدەن. زۆربەی کارە خێرخوازیەکانم لە کەمپی پەنابەران، ماڵی خێزانە کۆچبەرەکان، یارمەتیدانی مناڵان لە بوارە جیاجیەکانی پەروەردە و ئێمە لە زیاتر لە 15 وڵاتی جیهاندا کار دەکەین. هەر لە مەکسیک لە 18 ویلایەتدا 18 تیممان هەیە. 7,000 خۆبەخشن. کتێبێکم هەیە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی، من خۆم نووسیومە بۆ کوردەکان و هەروەها بۆ ئیسپانیەکانیش. جا ئێمە توانیومانە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا 120,000 کتێب ببەخشین. بۆ بێگومان لە ڕێگەی کۆنفرانسەکانمانەوە هەوڵمان داوە دۆزی کورد بەرەو پێش بەرین. باز لەو شتانە بکەم کە لە کوردستان دەگوزارێن و باز لەو کەسانەش بکەم کە قوربانی شەڕن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەروەها کۆمپانیایەکی جلوبەرگی قازانج وەرنەگریشم هەیە کە بە ڕێگای ئەوە هەوڵی بەرەو پێشبردننی کۆتایی هێنان بە ڕەگەزپەرستی و ڕق و کینە دەدەم تا خەڵکی لە بری سنوورەکان پرد دروست بکەن. ئەمەش بەشێکە لە هەڵمەتی وێروەن بە ڕێگای ئەمە توانیومانە زنجیرەیەک ئاشتی بهێنینە ئاراوە. دەتوانی باسی پڕۆژەی پەروەردەی و فێرکردنەکانمان بۆ بکەن کە و پڕۆژەی دەستان پێکردووە لە سەرەتاوە و تا ئێستاکە؟ Yes. Well, we have three English books, self-taught English books. So we go to refugee camps. بەڵێ، سێ کتێبی فێربوونی زمانی ئینگلیزیمان هەیە. جا ئێمە دەڕۆین بۆ کەمپی پەنابەران و کتێبەکان دەبەخشین. بۆ 2-3 هەفتە دەمێنینەوە لەوێ. وانە بە مناڵەکان دەڵێنەوە بە شێوەیەکی گشتی مناڵانی پەنابەران بۆ ئەوەی خۆیان لە کتێبەکانەوە فێر بن. جا زۆربەی جار دەیبەخشین بە شوێنە جیاجیەکان، ئەو شوێنانەی زیاتر چەوساون. و ئەمەش زۆربەی مەبەستی ئێمەیە، پەروەردە. هەروەها پڕۆژەکانی تری خوێندنگە و مناڵانی کۆچبەر لە ئەمریکای لاتین کە کۆمەڵگەیەکی زۆر گەورەی ئەوان لە ئەمریکا هەیە کە سەردانیان ئەەکەم و زۆربەی ئەم خەڵکانەش قوربانی بارودۆخێکی زۆر خراپن، نەک تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە وڵاتانی ئەمریکای لاتینیش. جا ئێمە هەوڵ دەدەین هەرچەندە بتوانین یارمەتیان بدەین لە بواری پەروەردە. لە بری ئەوەی هەندێک جار ئێمە خۆراک، ئاوی خواردنەوە، پێخەف و جلوبەرگ ببەخشین، کتێب دەبەخشین کە مەبەستی سەرەکی ڕێکخراوی جافا. بەڵێ. هەڵبەت تۆ خاوەنی بڕوانامەی ماستەری لە بواری هونەر و وێژەدا. دەتوانی پێمان بڵێ لە چه بوارێکدا تایبەتمەندن بە تایبەتی لە بواری وێژە و ئەدەبەدا؟ لە نیویۆرک و بۆستن خوێندومە و لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان بڕوانامەی ماستەرم هەیە. هەروەها بڕوانامەی زانستی سیاسی، دادپەروەری، تاوانباران و دەروونناسیم هەیە. لە زۆربەی خوێندنەکانمدا هەمیشە تیشک خراوەتە سەر خەڵکی و پەیوەندیە نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی بتوانم هەموو کارەکانم لە جیهاندا بکەم. دایک و باوکم هەمیشە فێریان کردوم لەو بوارانەدا کار بکەم کە خەڵکی پێویستیان بە منە. بێگومان زۆربەی سەرنجەکانم لەسەر کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە.
وار کاتێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبم لە مەکسیکم و دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو پێش دەبم. هەوڵ ئەدەم ئەو بابەتانە بهێنمە بەرباز کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوودەدەن تا خەڵکی لە ئەمریکای لاتین و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بزانن ڕەوشەکە لەوێ چۆنە، ڕووداوە ناخۆشەکانی کە لە ماوەی دەیی ڕابردوودا لەوێ ڕوویان داوە. بەڵێ بەڵێ هەڵبەت تۆ چەندین چالاکیتان ئێوە و هاوکارەکانتان پێکەوە چەندین چالاکیتان فیستیڤاڵتان ساز کردووە لە ئەمریکا و لە مەکسیک. بۆچی کورد لەم فیستیڤاڵانەدا پشکی شێری بەرەکەوێ یان کورد بەشداری ئەم فیستیڤاڵانە دەکات لە ڕێی بەڕێستانەوە بە تایبەتی لە مەکسیک؟ فیستیڤاڵی کوردی لە مەکسیک لە سەرەتاوە بە مەبەستی ناساندنی یەک وڵات بوو. خەڵکێکی زۆر یەک وڵاتیان هەڵدەبژات کە خۆیان دەیانویست. دەبوو لەگەڵ ئەو کەسانەی تردا پێشبڕکێ بکەم بۆ ئەوەی کوردستان بیباتەوە. هەوڵێکی زۆری ویست تا بەرنامەی بۆ دابڕێژین. ستافێکی خۆبەخشی زۆر یارمەتیان دام. فیستیڤاڵێکی گەورە بوو، 80000 کەس بەشداریان کرد. مەبەستمان چی بوو؟ ئەوە بوو کە مەکسیک بزانن کوردستان چییە و ئەو مێژووە دەوڵەمەندەی کە هەیەی. گرنگی کوردستان هەموو کەسێک دەبێت زانیاری هەبێت دەربارەی کوردستان، مێژووەکەمان و کولتورەکەمان، نەریتمان و هەروەها خەڵکەکەمان. تیایدا نمایشی جینۆسایدی هەڵەبجەمان کرد و خەڵکێکی زۆر هەر نەیان دەزانی. جایەکێکی تریش لە هۆکارەکانی کە هەوڵێکی زۆرمدا کوردستان ببێت ئەوە بوو کە خەڵکێکی زۆر نەیان دەزانی کوردستان کوێیە و مێژوەکەی چییە. جا بە شێوەیەکی گشتی بۆنەیەکی زۆر جوان بوو. خەڵکیش دڵخۆش بوون و 150 کورد هاتن بۆ مەکسیک و بەشداریان لە فیستیڤاڵەکەدا کرد. دۆستایەتێکی زۆر جوان هەبوو لە نێوان کوردەکان و مەکسیکیەکان. زۆر شتێکی خۆش بوو کە خەڵکێکی زۆر لە کوردەکانەوە شت فێر بوون و هەروەها کوردەکانیش لە مەکسیکیەکانەوە شت فێر بوون. زۆر جوانە، زۆر جوانە. هەڵبەت ئەمێ ئەوەم پێ بڵێ ئێستا بینەران چاوەڕێەوەکەن بزانن پڕۆژە و خەونەکانی داهاتوو چییە هانەخان. Yeah, so all my projects are about peace and education. هەموو پرۆژەکانم لەسەر ئاشتی و پەروەردەن. زۆربەی کۆنفرانسەکانی کە بەشدار بووم لە ناویاندا لە نەتەوە یەکگرتووەکانیش تیاندا تیشکم خستۆتە سەر ئاشتی جیهان و هەوڵم داوە هۆشداری لەسەر کوردستان بەرەو پێش ببم. و لەم دواییانەدا لە کورتە پەیامە دەنگیەکانمدا کە وتوێژە لەگەڵ بازرگانە بە ئەزمونەکانی تر لە سەرانسەری جیهانەوە هەوڵ دەدەم ئەوانیش هان بدەم هەمان کار بکەن، چونکە ئەم کارە بە تەنها ئەنجام نادرێت. هەز دەکەم کەسێک بگۆڕدرێت هەمووان دەتوانن بگۆڕن. جا من هەوڵیش دەدەم هەڵمەتی وێروەن کە کۆمپانیای جلوبەرگەکەما بەرەو پێش بەرم. بەردەوام دەبم لە بۆنە خێرخوازیەکانم. هەرچەندە ڤایرۆسی کۆرۆنا لەم ساڵدا زۆربەی بۆنەکانی هەڵوەشاندۆتەوە. بەرنامەی گەشتێکمان هەبوو بۆ کوردستان لەم ساڵدا، بەڵام دوا خرا بۆ ساڵی داهاتوو. چەند پرۆژەیەکی نوێمان لە کینیای ئەفریکاش هەیە. یەکێک لە پرۆژە سەرەکیەکانی ڕێکخراوی جاف ئەوەیە هەمیشە هەوڵ بدات بۆ بەلایەنی کەم دوو وڵات گەشت بکات. یەکێک لەوانە هەمیشە کوردستان بووە. هەمیشە زێدی من بووە و شوێنی لەدایکبوونی باوکمە و خۆشم ئەوێت. لە ئێستادا پرۆژەکانم بریتیە لە پادکاست و بەڵگە فیلمێک لەسەر پەنابەران و ئەوەش لە ساڵی داهاتوودا وێنەگرتنی دەست پێ دەکات. بڵێ بڵێ پرسیاری کۆتاییم پەیامی تۆ باوکت زۆر شانازیت پێوەکە، خەڵکی کوردستانیش زۆر شانازیت پێوەکەن. پەیامی تۆ بۆ باوکت و خەڵکی کوردستان چییە؟ My father is my greatest inspiration. باوکم گەورەترین هاندەرمە. ئەوەی هەم بەهۆی باوکمەوەیە. هەمیشە زۆر شانازی بۆەوە دەکەم. ژنێکی کوردم پێم وا بێت هەر کەسێک من بناسێت ڕەگوڕیشەم دەزانێت. هەوڵ دەدەم ئەمە بڵاو بکەمەوە نەک تەنها لە نێو مەکسیک بەڵکو لە هەموو جیهاندا. هەروەها ئێستاژ لە وڵاتی بەریتانیا و ئەوروپا و لە هەر کوێیەک بم. ئەگەر بتوانم نیوەی باوکم بم ئەوەی کە ئەو هەبووە لە ژیانی مندا ئەوە زۆر خۆشحاڵ دەبم. گەورەترین شانازیە بۆ من ژنێکی کوردم و کچی ئەوم. ئەویش ئێستا کاری مرۆیی سیاسی دەکات و منیش شوێنپێی ئەو کەوتوم. هیوادارم منیش بتوانم لە داهاتوودا مناڵ و نەوەم هەبێت و ئەوانیش وەکو باوکم دەرچن. بڵێ زۆر زۆر سپاس دەکەین بۆ کاتی پێت بەخشین بۆ زەیاڵی داهێنان. شەو خۆش، زۆر سوپاس. هەر شەو خۆش هەر بژین.